ئێمە وەکو فراکسیۆنی کۆمەڵ ئەوەی کە ئەنجامماندا بێ لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان لە هەڵوێست لە پێشکەشکردنی پرۆژە یاسا لە بەدواداچوون لە پرساندن لە بەدواداچوونی کێشەکان و گرفتەکانی هاوڵاتیان لەوە کە فراکسیۆن لە زۆر لە قۆناغدا کاتینی ئێستا بەبیرتان بێنمەوە کە بازی گەورەی داوە لەسەر هەڵوێستەکانی ئێمە ئەوەی کە ئەنجامماندا بێ ئەرچی یاسایی و شەرعی سەرشانی خۆمان بووە منەت بەسە هیچ کەسدا ناکەین و ئەگەر کەم تەرخەمیشمان بوو بێ کە بێگومان هەمان ئەمەش مرۆڤین ئەوە بەڕاستی ئێمە سەرەتا داوا لێبوردن لەخوا دەکەین لە هەر کەم تەرخەمیەک و بەڕاستی داوا لێبوردنیش لە هاوڵاتیان و بە تایبەتیش لە دەنگدەرانی فراکسیۆنی کۆمەڵ دەکەین. ئومێد دەکەم کە ئینشاڵڵا لە داهاتوودا باشتر بین و چاکتر بین، چالاکتر بین و بە هەڵوێستر بین.